لە یادی 29 ساڵەی مەرگەساتی ئەنفالدا کە سوکاری ئەنفالکراوان لە سنووری کەرکووک داوا دەکەن حکومەت هەوڵەکانی بخاتە گەڕ بۆ دروستکردنی ئەو مۆنۆمنتەی کە بڕیار بوو لە گوندی تۆپزاوای کەرکووک دروست بکرێت. ئەم جێگایە پێم وایە ئێستا هیچ شتێکی بۆ نەکراوە، دەکرێت ئێرە بکرێتە مۆنۆمنتێک بۆ ئەوەی کە وەکو گرنگیدانێک بەم جێگایە، چونکە لەم جێگایەوە ئەنفالەکان بەرەو خواروی عێراق ڕاپێچی مەرگەکران. ئێمە وەکو کە سوکاری ئەنفالکراوان بەڕاستی هەر داواکاریە بکەین ئەو خەڵکە ئاسایەکەی تر داواکاریەکانی جێبەجێ ناکرێت. چ جاوێکە کە سوکاری شەهید و ئەنفال من داوایکی لە حکومەت بکەم، ینی دەبێت ئێرە بکرێتە مۆنۆمنتێک بۆی ببێت بە شوێنەوارێک، بۆی ببێتە ئەوەی کە کەسێک هات بزانێت ئەنفال چیە، بزانێت کورد لێرەوە ڕاپێچی باشوور و ناوەڕاستی عێراق کرا. ماوەی زیاتر لە 20 ساڵە کە سوکاری ئەنفال کراوان داوا دەکەنە و جاش و مستەشارانەی بەشداری پرۆسەی ئەنفالیان کردووە دادگایی بکرێن، بەڵام داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە. ئەم هاوڵاتیە کە باوکو کە سوکارەکەی لە گوندی تۆپزاوا لێک جیاکرانەوە و بەرەو ناوەڕاست و خواروی عێراق بران نیگەرانە و داوا دەکات جاش و مستەشارەکان دادگایی بکرێن. سێوارەکەی عەلی حەسەمەیش داد ژێمانی کردەوە، ئەوەی مناڵ بوو بەجیا کچعازە بەجیا پیرەژن بەجیا ئەختیارەکان بەجیا ژنەکان بەجیا ئەتەرێکی بەوەجبەوەج بکردمانە نەقاوشەکانەوە قاوشەکانە ئەلوێ ئەدە دوایە قەرارەکان لەوەوە کرد باوکمان چیانە بەس لەگە خاڵە ئەو جەماعەتی کە لێ بوون لە گەرمانە بۆوانە بەزگە شاکردن بران. بەس من زۆر ناڕازیم لە وەزعیکە خەڵکی ئینتیمای نەتەواتی نەماوە لەبەرەی ئەم بەرپرسانە تا ئێستا چی کانوەتی بێ یەک نەفەر لە پێناو ئەنفالە دادگایی نەکراوە. مستەشارێ تەمەنی 30 ساڵ بووە، ئێستا 30 ساڵ نەگیراوە بووە 6 ساڵ تازە کابرا هەر خۆ بە خۆی برێگە دادگایی بکەی دادگایی نەکەی. لای خۆیەوە بەڕێوەبەری لەقی کەرکووکی دەستگای شەهیدان و ئەنفالکراوانی هەرێمیش دەڵێت هەوڵەکان دەخەنەگەڕ بۆ جێبەجێکردنی بڕیاری دروستکردنی مۆنۆمنتی ئەنفال لە تۆپزاوا. ئێمە راپۆرتشمان بەرز کردوێتەوە و دیزاینیشمان تەقدیمی حکومەتی هەرێم کردەوە، بەڵام ئەوەی کە ئێمە کردمان لە 2013 داوامان کرد 2014 ئیتر ئەم وەزعی هەرێمی کوردستانە بەسەرمانە هات و شەڕی نەخوازراوی داعش هات بەسەر وڵاتەکەمان و قەیرانە دارایەکە ڕۆژ بە ڕۆژ زەختی کرد لەسەرمان، بۆ یەکە ئێمە نەمانتوانی هیچ شتێ بکەین و تاکوی ئێستا پرۆسەکە وەکو خۆی ماوە ئەو بەرنامەی کە هەمان بۆ یان ئەو داواکاری کە سوکاری شەهیدمان کە هەبووە تاکو ئێستا هەروە خۆی ماوە، بەڵام تەمەناکەین لەم ساڵی 2017 ئەگەر تۆزێ ئیمکانێت باشتر بێ بتوانین شتێک دروستکەین. جگە لە دروست نەکردنی مۆنۆمنت لە کەرکووک تاکو ئێستا وەکو پێویست گرنگی بەیادکردنەوەی مەرگەساتی ئەنفال لە کەرکووک نەدراوە، ئەمەش لە کاتێکدایە گوندی تۆپزاوا کە دەکەوێتە دووری 10 کیلۆمەتر لە باشووری کەرکووک جێگای کۆکردنەوەی ئەنفالەکان و لێک جیاکردنەوەیان بوو بەرەو باشوور و خواروی عێراق بۆ زیندە بەچاڵکردن. لە گوندی تۆپزاوا و لەم قاعانە حکوومەتی بەعەس هاوڵاتیانی کوردی لێک جیا دەکردەوە و بەرەو باشوور و خواروی عێراق بەرەو مەرگی دەبردن. وەکو کە سوکاری ئەنفال کراوانیش دەڵێن دەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان مۆنۆمنتێکی دروست بکردایە و ساڵانە گرنگی بەم شوێنە بدایە، بەڵام تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەم بووە و گرنگی بەم شوێنە نەداوە بۆی ساڵانە کە سوکاری ئەنفال کراوەکان سەردانی ئەم شوێنە بکەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام گوندی تۆپزاوا لە باشووری کەرکووک.